لە کۆنەوە باو بوو ئەفلام کارتۆنی عەدنان و لینا هەموومان بینیومانە سەوتی نامیق و عەبسی ئەو کاتێک کە ئەڵێ بەخێر بێن هیوە قەڵاکەیە کاپتن نامیق بڕۆ بڕۆینە ژوورەوە هیوە جیە بێدەنگ بە تێگەی لێم هێوە جیە جێگەی لێرە لینا گجە لینا خوێ ئەمە سەوتی نامیق و عەبسی ئەی وەکو ئەو هونەرمەند وەکو ئەو ئەکتەرانی کە هەیە لە کووردا لەسەر چێو کردوتەوە تا ئێستا واللهی بە حکمی ئەوی سێ بەشی کە ناڵێم لە دوای نامی ئەو مناڵی خەسخانەی هیوا ئیتیمام زیاتر بە ئەفلام کارتۆنەکانی وەکو کەسە زیاتر بۆ دڵخۆشکردنی ئەوان بەڵام وەک ئاماژەم پێ دەدەقە بۆ چارێکی دیقەتی دەمی کەسێ بم ئەتوانم سەوتەکەی وەربگرم یعنی ئیشەڵا لە ئایندەشە سەوتی تازەش و ڤیدیۆی تازەشم ئەبێت لە بەرنامەش مایە پشتیوان بەخوای گەورە ئەگە خوایەوەرم بێ سەردانی ئەو مناڵانی ئەوێ بکەم و هەر سەوتێ بەرجۆم بکەوێت ئێتیمابی ببم یەکسەر وەری بگرم سەوتەکەی ئەوەی فیلم کارتۆنەکان چ فیلم کارتۆنێکی تر هەیەی کە ئەفلام کارتۆنی نێڵزمان هەبووی کورتە باڵاکە سەردەمی جیلی ئاڵتونی زۆربەی بینیوێتیەوە کە لەگەڵ قازەکان کۆچەکات ئەو کاتێک کە قازەکە پێڵێ نێڵز نەچنە ناو دارستانەکە و ڕێکسەتان خۆ ڕێوێکی زۆر درەندێ مۆرتۆن گیان دەما بڕۆین توخوا زۆرم برسیە وینەوە هەموو خواردنە کورە خۆ نێڵ زۆڕادن بەخواتەن خۆم تو خوارانەوە ڕێکسەمان بڕۆین بەخوامان خوارد ئەو سەوتی وە کارکتەرانەی ئەفلام کارتۆنی نێڵز